خۆی هەر لە بیدایەتی دوای هەڵبژاردن جەنابی سەرۆک بارزانی و ئێمە وەک پارتی دیموکراتی کوردستان پێمان وابوو ئێمە ڕێک بکەوین بۆ ئەوەی کاندیدێتمان هەبی بۆ پۆستی سەرۆک کۆمار هەرچەندە وەکو عەرفێکی دەستووری ئەمە ئیستیحقاقی کوردە و بەپێی هەموو پێوەرەکانیش بێ حەقی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە بربژێرمان هەبی بۆ سەرۆکی کۆمار بە حکمی ئەوەی زۆرینەی کورسەکانمان هێناوە وەکو لایەنەکانی ئیتاری تەنسیقی و لایەنەتی سنەش کە ئەوان زۆرترین ئەوەی ئەو لایەنەی زۆرترین کورسی هێنابوو ئەوان دیاریکردنی پۆستی خۆیان وەرتر وەکو پۆستی سەرۆکی پەرلەمان لەلایەن برایانی سونە و دەستنیشانکردنی سەرۆک وەزیرانیش لەلایەن برادرانی شیعە بەڵام جەنابی سەرۆک بارزانی بۆ بەرژەوەندی میلەتی کورد پێی وابوو کە ئێمە وەکو کورد بتوانین ڕێک بکەوین لەسەر ئەو پۆستە و جەنابیان پێشنیاری کرد سێ پێشنیاری کرد بۆ ئەوە یەکێک لە پێشنیارەکان کۆبنەوەی حیزب لایەنە سیاسەکانی کوردستان بوو بێتەوە هەر هەمویان ڕێک بکەون لەسەر کاندیدێت یان ئەوەی پەرلەمانی کوردستان کۆ ببێتەوە کۆبنەوەی ئاسایی بەستێ لەوێ پاڵێوراوێک دیار بکرێت کاندیدێک دیار بکرێت بۆ پۆستی سەرۆک کۆمار یان ئەوە پێشنیاری سێم ئەوە بوو لە بەغدا لەکانی کوردستانی فراکسیۆنە کوردیەکان لەوێ کاندیدێک دیاری بکەن بەڵام بەداخەوە استیجابەی نەبوو سێ پێشنیارە جوانەی جەنابی سەرۆک بارزانی لەلایەن بە تایبەتیش لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بڕیاریش بوو ئەمڕۆ کە جەلسەکە بکرێ بەڵام دوێنێ دیارە لە دوێنێەوە برادرانی یەکێتی داوای ئەویان کردبوو بەڵێ یەکێتی بەڕەسمی داوای کردبووە کە جەلسەکە دوا بخرێت تاوەکو بەڵکو بگەنە ڕێککەوتن لە دەرەوە